بە هیچ شێوەیەک مەیە لە خێزانت سەفەرکە بۆ حەج و عومرەش بەتەنیا. سەیری ئەوانش مەکەن کەوا فتوایان داوە بۆی کە وەڵا ئافرەت بۆ هەیە بەتەنیا بڕوا بۆ حەج. وەڵڵا لەبەر ئەوەیانەکەوا نەختێ لە ماڵی دنیایان دەستکەوێ. بەخوا کە ئافرەتێ تەلەفۆن بۆ ئەبن بازەکان ڕەحمەت خوای گەورەی لێبێ ئەفەرمێ من عمرم 70 ساڵە جایزە بەتەنیا بڕۆم بۆ حەج. ئەڵێ نەخێر دانشە لە ماڵە، تو پێویستت و حەج نییە، پێویست وەی کەوا ئەمری خوای پەروەردگار وەقەڕنە فی بیوتیکون لە ماڵی خۆتا دانشە بەبێ مەحرەم بۆت نییە بڕۆی بۆ حەج. کابرایەکات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم فەرمووی حرامە لەسەر ئافرەت کەوا سەفەر بکە بە دووری شەو و ڕۆژێک بەتەنیا. یەکێک لە سەحابەکان وتی ئەی پێغەمبەری خوا وەڵڵاهی من خێزانم ناردە بۆ حەج، خۆمیش ناوم نووسیە بۆ ئەوەی کەوا لەگەڵ توا بێم بۆ غەزا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی واز لە غەزاکەت بێرە، بڕۆ لەگەڵ خێزانتا بۆ حەج، مێلە بەتەنیا بڕۆ بۆ غەزا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وازی لێ بێرە، غەزای چی یەکەی تو لەولاوە ماڵ و مناڵت وێرانە؟ غەزای چی یەکەی؟ حقیقەتی وای شەیە سەیری کە ڕۆژ و نوێژ کۆمەڵێشت لەو لایشەوە سەیری یەکەیکەوە ماڵ و مناڵی چی حاڵەتێکی هەیە. بابە بکەوە ماڵ و مناڵتە، خەمێ ماڵ و مناڵت بخۆ، ئەمانە ئەمری خوای پەروەردگارن، مەیشکێنن.